طبعا سردانی بەڕێز وەزیری کشت و کاڵ لەگەڵ ئەو شاندەی هاتبوون لە هەرێمی کوردستان و ئێمە پێشوازیمان لێکردن و کۆمەڵێک بابەت باسکرا، بابەتی ئەنجومەنی ئاو و بابەتی ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئەمە ئێستا مەوسمی تەسویق و گەنم وەرگردنە. ساڵانە کێشەی ئەوە دروستە بێت کە لە هەرێمی کوردستان نزبەیەکی کەم وەرەگیرێ لە کاتێکە نزبەی چاندنی زەوی لە هەرێمی کوردستان زیاد دەکا و ئەم ساڵ دەمانەوێت ئەو ڕێگریانە نەمێنێ. ئێمە هەموو هاوکاریەکی وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆی کە ئەو جوتیارانە ئێمە چیتە لەو معاناتەیە نەبن کە ڕێژەیان بۆ دابنرێت، دەبێت هاوتای شارەکانی تری عێراق ئەو گەنمەی کە چاندویانە هەمووی وەربگیرێ لێرە. لەگەڵ سەرۆک وەزیران لەسەر خەتین بۆ بابەتە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ ئەو لیژنەی کە پێشتر هەبوو بۆ ئەوەی کە تەحدیدی نزبەی وەرگردنی گەنم بکات لە هەرێم محاولاکە نزبە ئەساسا نەمێنێت، چکە هەدەف ئەو لیژنەیە تەقییدی کەمیەکانەکە نامانەوە کەمیانی کە هەیە دەبێت چەند هەیە ئەوەندە وەکو خۆی وەربگرێت لەلایەن حکوومەتەوە و حکوومەتیش لە کاتی بڕیاردان لە قانونەکە بازەوە ناکە کاریمی کوردستان جا بکرێت ئەو کەمیەکەدانرا بۆ هەموو عێراقا. لەگەڵ قایدی عملیات قسەم کرد وتی لەسەر خەتم و هیچ ڕێگریەک نامێنە، لەگە وەزیری دیفاعش قسەم کردووە کە ئەو ڕێگریانی هەڵەگرین و بۆ چارەسەرکردنی یەکجاری ئەو کێشەش جەنابتان نەزانن پێرێ لە پەرلەمان خوێندنەوە یەکەمان بۆ پڕۆژە یاسای پوچەڵکردنەوەی بڕیارەکانی حزبی بەعز کرد، دوێنێش لە پەرلەمان لە لیژنەی مادی 140 کۆمەڵێ بڕیاری ترمان دەرکرد و یەکێکتر لەو پرۆژانەی کە کێشەی جوتیارانی کەرکووک و ناوچەکانی تر بە یەکجاری چارەسەرەکە بابەتی پڕۆژە یاسای هەیەی داعاوی ملکیە کە ئەویش گەیشتە قۆناغی تەسوید لەگە سەرۆک وەزیران لە گفتوگویان بۆی کە پرۆژەکە داوای سەحبی کرد سەحبی نەکا بۆی کە تێی بپەڕین بە یەکجاریم کێشە چارەسەر بکرێت. ڕادستکردنی نیوەی داهاتە فیتواڵیەکانە بە وەزارەتی دارایی عێراق ئەمە گرفتە داراییەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر دەکا و کێچێتی بۆ جێبەجێکردنەوە. هەرێمی کوردستان هەموو ئامادەکاریەکی دەربڕیوە کە ئەو ئیلتیزاماتانی لەسەرێتی بەپێی یاسا و دەستور هەموو جێبەجێکە تەنانەت لە تەسلیمکردنی داهاتە ناوخۆیەکان بەپێی یاسا. لەسەر دواخستنی هەڵبژاردن لە ئیداری دەوڵەت باستان لێوە کرد لە ڕاستەمانجی دەدوا بۆمانی دەدواخیانی بابەتی دواخستنی هەڵبژاردنەکان ئەکەوێتە سەر ئەنجامی گفتوگۆکان باسمان کرد کە تێبینیەکان جددین و پێشتیش لە زۆر لە میدیاکان باسمان لەوە کرد کە بەشێک لە با بڵین داواکانی پارتی دیموکراتی کوردستان داوای قەومین لەسەر ئاستی کوردستان کە بێبەشکردنی خەڵکی کوردستانە لە هەڵبژاردن و دەنگدان و مەوزوعی پێکاتەکانە بەشێک لەمانە لە ڕووی فەنی و پێویستی بەکاتەیە ئەمە بە قسەی کۆمسیۆن بۆیە لە گفتوگوی بەردەوامان لەسەرەوەی کە ئەم کاتە چەنی ئەوێ و بەلای ئەمە گرنگە کە پەرلەمانی کوردستان هەرچی زوو هەڵبژاردن بکەی بەڵام هەڵبژاردنێک بێت کە خەڵکی کوردستان خۆی خاوەن ئیرادە بێ خۆشی مەقعدەکانی خۆی دەستنیشان بکە.